قورآن ئەوە باش نییە، شتێکی خراپە. ناوی خۆی کوبی بخۆی ناوی دینی ناوێکی باشە. ناوی دینی بی ئەدی بخۆمان لە بۆی موسڵمانین دەبی ناوی دینی بی ئەگەر ڕاستی دێ بخۆی ناوی دینی لە هەموو ناوەکی جوانتر و پیرۆسترا. بەێ خێزانداری بەڵێ چەند منداڵتەیە؟ یەک منداڵم هەیە. منداڵەکەت ناوی چییە؟ یوسف. یوسف بە خۆت ناوتێنەیە؟ بخۆمان ناومان لێنە تقریبان عام بەڵێ. باشە کە ناو لە منداڵەکانتان دەنێن لە ناوی جوان دەگەڕێن یاخود لە ناوێک دەگەڕێن کە مانای هەبێت. ئەمن لە ناوەش دەگەڕێم ناوەکە دینی بی. بەڵێ. یوسفیش ناوێکی دینیە. دەمەوێت بزانم ئایا تا چەند ناو کاریگەری لەسەر کەسایەتی ئینسان تەسیری هەیە دەبینی ئینسان ناوەکی ناخۆشی لێ ناوەش خرێت ئینسان ئەو ئینسانە لە دڵە خۆی پێ ئەوە دەبی پێ اعتزاز دەبی دەرێ ئەو ناوە تقریبا پێ ئەوە دەبی ناوەکە گران نییە ناوەشی تقریبا ناوەکی لێ دەنێ کابرا خۆی پێ وەزنی پێ دێتە خوارێ وەکو چ ناوێ وەچی ناوەکی خراپی یعنی ناو هەیە کابرا ناوەکی دەرەوەیە مەسەنە ناوی لاعیبەچیان ناوی کابرا لە خۆشەویستی ناوەکی لێ دێت بەس دوایان نازانی ئەو ناوە لۆ مستەقبەل بەسەری دادەشێتەوە ئەدی ناخۆشە باشە تا چەند هێمن لەسەر ڕنگدانەوەی ناوی لەسەر ڕنگدانەوەی کەسایەتی جەنابەت ڕنگدانەوەی هەبووە بۆ نمونە هێمنی وەکو ناوەکە هێمن تقریبا ناوەکی زۆر هەیە ناوی هێبنە هێمن یعنی لەسەرخۆ دەبی لەسەرخۆبی لەسەر خۆی ئەوجا ئیشاءالله وڵی هەموو خەرگ لە من ڕازیە لەو بازاڕی ئیش دەکەی بەخوا ئیشی موبایلی دەکەم دەکەی باشە لەش ساغ بێ دەمێ ئەوە بزانم هێستا کەسانێکەکان ناوی بێگانە هەندێک ناوی بێگانە هاتۆتە ناو کۆمەلگای ئێمە جاران ناوی کوردەواری بوو هەندە ناو هەبوو خەڵک هەموو ماڵێک ئەو ناوانەی هەبوو بەڵام ئێستا ناوی بێگانە هاتۆتە ناومان قورئانەوە شتێکی خراپە باش نییە ناوی دەرەوە سپێندی بەمەوە نییە ئەوروپا لۆ خۆی دەژی ئەمە موسڵمانی لۆ خۆمان دەژی پەیوەندی بەمەوە نییە کەست هەیە ئەو ناوانەی لێبێ بە قورئان زۆر کەسێنە بەزە من ناوی کەس ناینم کابرا عەزم لێ نییە کەس ناوی بینم برم فران کەسەوە باش نییە کابرا لۆ خۆی ناوی لێ نایەوە زەرەری خۆیتی بەس ناوی دینی ناوەکی جوانە کابرا ناوی محەممەدە ناوی ئەحمەدە ناوی عەلیە ناوی عەبدوڵڵایە ئەوانە ناوی دینی ناوەکی جوانە ئەدی کابرا هەم ناوەکە قورسە هەم پێ بەوەزن دەبی ئەدی شتێکی جوانە بەدی چ ناوەک ئینسان قەبارە دەداتە کەسایەتی ئینسان بەخوای ناوەکانی دینی ناوی دینی یەکەم زار ناوی دینی ئەوزا ناوەکانی دی مەسەنە کابرا ناوی شاخەکانە ناوی چیاکان ئەو ڕێی خۆیتی بەس ناوی دینی ناوەکانی دینی ئەوەی خۆی تایبەتی خۆی هەیە هەم لە مسلمانان هەم لە کۆمەلگا لە هەموو ڕۆکیەوە ئەگەر بەدەستی خۆت بە حەز لێبوو چ ناوەک لە خۆت نەی بە قورئان یەکەم زار یەکەم ناو محەممەد ناوت محەممەد بەڵێ محەممەد ئەحمەد عەبدوڵڵا ئەوانە ناوەش پیرۆز گەورەیە ئادی بەڵێ قسێک تێ بۆ کەسانەی کە منداڵێکیان دەبێ بۆ نمونە منداڵەکە ناوێکی بێگانەی لێدەنێن و زۆر جاریش ناوەکار ئەسڵەن ماناشی نییە بە خودای گوندەوە تاوانبار دەبن بەخۆیان دەبی جواب بدەنەوە لە قیامەتی بەخۆی لەسەر ئەو داک و بابەیە کە ناوەکی دینی لە منداری بنێ بخۆی لەسەریان عیسا بەچێ لەسەر ئەو داک و بابەیە دەبی ناوەکە ناوی دینی بی ناوی بەری شەمە مسلمانین چاوەکەمی زۆر بەڕێ